ئەمڕۆ بەشی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر هەڵساوە بە ئەنجامدانی ئەم پیشانگایەک بۆ قۆناغی دواناوەندیە لە سەرجەم قوتابخانەکانی سنووری پارێزگای هەولێر. ئەم پیشانگایە 100 قوتابخانەی دواناوەندی بەشداری کردووە بە کۆمەڵێک بەهرەی قوتابیان، بە کۆمەڵێک وێنەی دەستڕەنجینی قوتابیان کە حەز و ئارازوو و توانەکانیان لێرە بەدی هاتووە. ئێمە ساڵانە لە پەروەردەی ناوەندی هەولێر هەڵدەستین بە ئەنجامدانی چەندین فیستیڤاڵ، واکردنەوەی پیشانگا و دەرفەت بۆ قوتابیان بۆی بتوانن بەهرە و توانەکانیان تێدا پیشان بدەن و حەز و ئارازوەکانیان پەرە پێ بدەن و سەرجەم ناوەندەکانی خوێندن ئێمە بەردەوام هانیان دەدەین بۆەوەی گرنگی بە بابەتی هونەر و بابەتی وەرزش و بابەتە تەرفیهیەکان بدەین بۆی قوتابیان تەنها بابەتی زانستی نەبێنە ناو کلاس و بە شێوەیەک بێزارکەر بێ. هانی قوتابیان دەدەین بۆی حەز و ئارازوەکانیان، تواناکانیان، بەهرەکانیان بینەدی لە کردنەوەی پیشانگا لە فیستیڤاڵی ساڵانە کە چەندین قوتابخانە تێدا بەشدار دەبن. دیارە هاوکات لەگەڵ ڕۆژی ڤالەنتاین ئەوڕۆ بەشی چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر هەستان بەکردنەوەی پێشانگای شێوەکاری بۆ قوتابیانی قۆناغی ئامادەیی کە لەلایەن مامۆستا ساماڵەوە پێشانگایەکە کراوە و هەر بەو بۆ نێوشە من ئەوڕۆ ئەو گوڵم لەکە بەدەستەوەی پێشکەشی مامۆستای خۆم دەکەم، مامۆستای قەدرگران، هیوادارم تەمەندرێژ و سەرکەوتوو بیتن. فەرموو مامۆستاجان. دەستخۆشی لە هەموو قوتابیان دەکەم بەو پیشانگایەکە کرایتەوە، ڕاستەکە جێیەکە ئیوەی نەبوو بکرێتەوە، جێیەکی کچکەیە زۆر مەکتەبیش دەیانەویست ئیشی جوانتر دابنێن. دەستخۆشی لە هەموو مەکتەبەکان ئامادەیەکان دەکەم. زۆر سوپاس مامۆستا وشیار، مەمنونم، دەستخۆش سوپاس دەکەم، جان دەکەم، سوپاس بە قوربان. سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەم کەوا هاتوونە بە نسبەت پێشەنگایەکە نزیکەی 90 قوتابخانە لە ئامادەی و بنەڕەتی بەشداری لەو پێشەنگایان کردیە و لەو بەروارەی لۆ بەماندانایە کارەکان دەستی قوتابی بیت. هەر قوتابخانێک دەبی بە 8 تابلۆ بەشداری بکات بە کانفاسە یان تەختیتە یان ئەلوانە یان ئەلوان مائیە، بەڵام دەبی دەستی تەڵەبەی بیت. بەشداریان لەو پێشەنگایە کردیا و هیوای سەرکەوتن لە بۆ مامۆستایەکان و لە بۆ قوتابیانش دەخوازم کە ئەو سارماندی بوونە بەرهەمووی تازی ئەو ساریانە. مامۆستا تەنیا بەشداریکردنە یاخود پێشبڕکەیە کام قوتابخانە یەکەم دەبێت و واتە ڕیزبەندیان بۆکەن؟ بەڵێ بە نسبەت بەشداریکردیان بڵێ هەرسەنگاندنیان لە بۆ دەکەین نایاب باشە، زۆر باشە لە بۆیاندا دەندرێ و دەبی مەرجشە دەبی مەکتەبەکان هەم بەشداری بکە، ئەرچی سەرشانی مامۆستایەکانە دەی بەشداری بکە. بۆی کەمڕۆ ئامادە بووم لەو پێشانگایە کە بە 4 تابلۆ و یەکێکیشیان لە بەردەستمدایە لە قوتابخانەی ئامادەی ئاڵای کچان بەشدارم. دڵخۆشم بۆی کە ئەمڕۆ لێرە ئامادەم و هیوادارم بەدڵتان بێتن و یەک لە تابلۆیەکانم باپیرەمە کە لە ساڵی 1932 لەدایک بووە، پێشمەرگەی ئەیلول بووە و ئەو تابلۆیی کە لێرە لە بەردەستمدایە تعبیر لەو دەستە میهرەبانانە دەکات کە یارمەتی دەربوون بۆ ڕزگارکردنی منداڵەکان و ئەو کەسانە و زۆربەی ئەو کەسانی کە لە ژێر داروبەردی خانووە ڕووخاوەکاندا مابوونەوە و لە مەرزەی ئەم مانگە ڕوویدا. ئەبرۆ معرەزە ما بەشداریە کردی طلبت منیجی ئەو لەوحات چێکرینان زۆر جوانن و ئەس حەزکەم هەر ساڵ ئەو معرەزە توسەحەبن دا طلبت من لوحة خو عرس بكان وتسكي جوان درس كان براسي من طلبت مميز هنا لمدرسة أحس كم يعني همي بزانن همي ببينن إيش دستوانات كنت شكل جوانا قالك ودا خاصيت كم سركفتن بو سارة وبو طلبت خو براسي إيش ساراي زور جوانا. چەند قوتابی تۆ بەشداری کرد لەم پێشەنگایە مامۆستا؟
والله چهار طلبة من إيش زور هيا بس أو لوحة استا عرسكرينا چهار طلبنا زور بيت سراينا بيش لوحة يتسراينا ويديتر يتشنارنا وطلبة من بشراية جیا لە چالاکی قوتابخانەکان ساڵانە لە قوتابخانەکەی خۆتان پێشانگاکەنەوە بۆ قوتابیەکان هەتاوەکو کارە دەستیەکانی هەر هەمویان ئەوەی کە بەهرەمەندە پیشانی قوتابیەکانی تر و دایک و باوکە و خانەوادەکانیان والله إن شاء الله أم بتماينا معرضة كي ترجي بتشبكين بمدرسة بري أو فترة شوي معرض كيم بون براستي جبر كورونا دوسي سالة كهر معرض نبون تازه بارو أفصالة ما تشكرن وإن شاء الله بردوامين إن شاء الله فترة بهارة نوروزة دي بيشانغايا كي تشكين بمدرسة بتني وهر صال يعني إن شاء الله دي مشاركة كين وبتماينا معرضة كي مشاركة كين معرضة مانجيتشار لباركي سامي هر طلبة تشتي خد عرس كتن بو فروتنية أو باري بيتش معرضة بو طلبايا هاري كاريا ودعم بوانا Ez Kürdistan'ım, bu cihanım, Cemirani, şere geranım. Ez Kürdistan'ım, bu cihanım, Cemirani, şere geranım. Kahaniya jine, vare hebune, libenda ve me, roje dertimem. Kahaniya jine ware hebune libenda ve me roje dertimev Ez Kürdistan'ım bu cihanım Cemirani şere geranım Ez Kürdistan'ım bu cihanım Cemirani şere geranım Kahaniya jine ware hebune libenda ve me roje dertimem Kahaniya jine ware hebune libenda ve me roje dertime Hemi serroku alu partimem Hemi petrolu zeru zevimem Hemi serroku alu partimem Hemi petrolu zeru zevimem Dayka mazdamu çamma khwerime Leşkire rojem ber khuda namem Dayka mazdamu çamma khwerime Leşkire rojem ber khuda namem Ez Kürdistan'ım, bu cihanım Cemirani, şere geranım Ez Kürdistan'ım, bu cihanım Cemirani, şere geranım Dayka mazdamu çamma khwerime Leşkire rojem ber khuda namen Dayka mazdamu çamma khwerime leşkire roje ber khuda namen بەشداریم کردووە لە فیستیڤاڵی وێنەکەشان هەم بە تابلۆ هەم بە میوزیک چونکە ئارەزووی میوزیکم هەیە و بۆ ئەوەی کاتجەوێکی خۆش بەسەر ببین گۆرانیەکیشم گوت کە لەسەر کوردستان زۆر سپاسشان دەکەم بە تابلۆیەک بەشداریم کردووە تابلۆی ڤانکوور ئەو تابلۆی بە ناوی ئەستێرەی شەی ئەستێرەکانە لاسایم کردوتەوە ڤانکوور خۆی لە ساڵ 1858 ئەوەی کردیە تابلۆیەکەی دروست کردووە هەر لەو ساڵەش کۆچی دوایی کردووە حەزم کرد ئەو تابلۆی بکەم وەروەها تابلۆیەکەی لە مۆزەخانەدا پارێزراوە ئێستا وەروەها زۆر بەناوبانگشتێکەکە لە تابلۆ هەر بەناوبانگەکانی ڤانکوور کە لە ساڵی 1588 دا دروستی کردووە. ڕسما و تابلۆم دروست کردووە بۆ ئەوەی کە چەند ڕۆژێکە ئەوە کارە ساتێک ڕوویداوە من پێم باش بوو بیکەم بە هونەرێک پێ باش بوو
شتێکی نوێ دروستکەم کە ئەو تابلۆ زۆر گرنگە ڕسمەکەی زۆر تعبیریە تعبیر لە زۆر شت دەکات کە ئێستا بوومە لەرزە و مناڵە لە ژێر خاکدایە و کۆمەڵی ڕسمی تریشمانێت تعبیر لە شتی ترەکەن سوپاس چی وای لێ کردی وێنەی کارەساتی بوومە لەرزەکە بکێشیت و دەست و پەنجەت بەو وێنێ نەخشان بەخوای شتەکە بەلامەوە زۆر جوان بوو بەلایەکی هونەریەوە کە کارەساتێکە ڕسمەکان واقعیە شتەکە زۆر جوانە تعبیر لە زۆر شت دەکەم. لەوحەکەی من ئەو لەوحەی زیاترمان هەیە بەڵام ئەو لەوحەیە بە سلیکۆن دروستمان کردووە یەکەم جار ڕسمەکەمان تەختێتەکەمان داناوە دواتر ڕەنگەکەمان داناوە دواتر بە سلیکۆن دروستمان کردووە پێ خۆشحاڵین لێرکانە بتوانن کە بەهرەکانی ئێمە پیشان بدەن و بتوانین بەهرەی خۆمان پیشانی خەڵک بدەین پیشانی کۆمەلگا بدەین و بتوانین سوودەکمان لە بۆ کۆمەلگا هەبێ بەشدارین بە 8 تابلۆ لە پێشانگایەکەمان وەروەها چەند ڕەنگ و بابەتێک کە لێرانە تێکەڵ کراوە وەروەها دەستخۆشی لە یەکە بەیەکەی مامۆستایەکان دەکەم بە تایبەتی سجیان کە زۆر لەگەڵمان ماندیە دەستخۆشیەوە دەکەم زۆر سپاسان دەکەم. هەڵسان بەکردنەوەی پێشانگایە کە لێرە بەشدار بووین زۆرترین تابلۆمان هەبوو بەڵام نەماتوانی هەمووی بێنین کۆمەڵک تابلۆمان هینایە گرنگترینە ئەو تابلۆی بوو ئەو تابلۆی زۆر بە مامۆستایەکان بەدڵیان بوو و لەسەر نرخی فرۆشتنە کە لەوانەیە بفرۆشرێ نرخی لە بۆ دانرا باز لە دیمەنی سروشتی وەرزی پاییز دەکاتن چەندین ڕەنگی تێکەڵ کرایە ڕەنگەکانی مەسەلەن ئەو ڕەنگانی کە سوود بەخشن ئەو ڕەنگانی ئارام بەخشن بەکار هاتێ لە ناوی ڕەنگی زەیتی بەکار هاتی ئەو ڕەنگە زەیتیە وە دەکا ڕسمەکە درەنگتر وشک ببتەوە یعنی کاتێکی زۆری دەوێت تا وشک دەبتەوە لۆیە ینی پێمان خۆش بە ڕسمە مامۆستامان یارمەتیماندا لۆ ئێمە پێشانگای بکەینەوە لۆ ئێمە پێیجی دانی لە مەکتەبی خۆمان و بەردەوام ئەو کارانەمان بەدیار بکەین. جیا لەوەی کە ساڵانە لە چالەکی قوتابخانەکان پێشەنگا کرێتەوە بەشداریەکەن ئایا لە قوتابخانەی خۆتان ساڵانە پێشەنگاکەنەوە بۆ کارە دەستەکانی خۆتان؟ هەموو ساڵێ مانگی سێ ئەمە پێشانگای هونەری دەکەین و لە قوتابخانەکان هەموو کارەکانمان پیشانی قوتابیەکان دەدەین و ئەو کەسانی کە سەردانمان دەکەن. سەرەتا لە وێنەیە دەست پێکەین ئەو وێنەیە وەکو دەبینیم بە تەباشیر کراوە بەڵام تەباشیرەکەی دەستێک پیس ناکە باشەکەی لەوەدا ئەی تایبەتە لەگەر چەند دەرمانێک تێکەر کراوە ئەو وێنەیە سریدیە ئەو وێنەیە هەر لە کەم کەس لێرە کردوێتی زۆر کەسم تەماشای ممکن کەس نیتی ئەوەشیان ئەو بابرین ئەو مراویشتانەوە یەکەم زار قالبەکەی دروست کرایە ئەو جار ڕەنگ کرایە ئەوجا دومیشیان ئەوە هەر زۆر تایبەتە پێکاسۆیە شێوازی دروستکردنەکەی کۆلاجە لێرە تەماشای زۆربیانم کشتە چوای تێدانەبوو یان کۆلاجەکی ئاسایی بوو. ئەوڕۆ بە سەرپەرشتی مامۆستا عەبدولموتەڵیب بەشداریمانە و پێشانگایە کردووە بە 8 تابلۆ تابلۆکانمان بەگشتی باز دەستروش دەکا و هەندێکی دیکەشیان وەکو ئەوەیان باز لە ڕوخساری مرۆڤەکان دەکا وە شێوەکەیان من بە تابلۆیەک بەشداریم کردووە کە ئەوەیان تابلۆکەمە ڕوخساری ئافرەتێکە کە لە قوڵای تاریکیدا نخۆم بەداخەوە لە ژیاندا زۆر جار تووشی تاریکی و ناخۆشی دەبین و ئەو ئافرەتەش تووشی ناخۆشی بووە تووشی تاریکیەک هاتووە لە ژیانیدا ئەو تاریچیە وای کردووە کە نوقم بێت ڕوخساری بە تەواوەتی نزیکەی بە تەواوەتی نوقم بووە لە تاریچیەکەدا بەڵام هێشتا هیوایەکەیە بۆ هەناسەدان و ئەو تابلۆیەش یانی یەکێک لە هاوپۆلەکانم بە ناوی دلڤین دروستی کردووە ئەوەیان دوورگەیەکی ون بۆ لە گەردوون ئەو دوورگەیە بۆ شێوەیە کە تۆ خەیاڵی بۆ دەکەیت ئەو دوورگەیە خۆ لەناو مێشکدا دروستی دەکەیت دوورگەکە خەیاڵیە و ئەو خانووی خەیاڵەکانی تێدا نمایش کردووە و وێنەکەی دەوروبەرێشی ڕەنگەکانی گەردوونیشان دەدات بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە سەرنجی ئەو کەسانی زۆر ڕاوکێشاوە کە ئەوڕۆ بەشداریان و پێشانگایە کردووە و ئەوەشیان شێوەی کچێکە کە دەتوانین ئازادی لە وێنەیەدا ببینین بەڕاستی بەداخەوە کچەکانمان ناتوانن بە تاریکی لە شەواندا بڕۆنە دەرەوە لەسەر شەقامەکاندا بسوڕێنەوە و ئەو وێنەیە باز لە ئاواتی کچێک دەکات بۆ ئازاد بوون بۆ ئەوەی کە بتوانێت لە تاریکیدا بڕواتە دەرەوە سێری شەقامەکان بکە کە جوانی شەوانەی تێدا دیارە و هەروەها ئەمڕۆ کە ئێمە هاتوونە پێشانگا ئەو وێنانەمان زانەوە کە وێنەکانمان ئەمەیان بە هەمان شێوە باز لە ئازادی دەکات کە ئازادی ئافرەت و ئەوروها ئەوەش باز لە شروع دەکات گیانەوەران
و هەروەها ئەوەشان بە هەمان شێوە باز لە شتێکی زۆر چۆن بڵێ ئازادی دەکاتواتە پڕیشتە بۆ نمونە جارەکانە کە ئێستا لەو ماوەیەدا زۆربەی ئەو شتە ڕوودەدات کە جارەکان جەبڕنەوە و سروشت وێران دەکات و ئەمەشان باز لە پەپولە دەکات بە هەمان شێوە چکە پەپولە خۆی یەک وەرز دەژیت باز لە ئازادی پەپولەش دەکات و هەروەها ئەوەش باز لە ئافرەت دەکات کە ئافرەتانی پێشتر چۆن کاریان دەکرد و ئەمەش بە هەمان شێوە باز لە هێزی ئافرەت دەکات کە دەتوانێت چەند ئیش بکات. بە یارمەتی هاوڕێکانم و مامۆستا نازەنیندایە و کە بەژاریمان کردو لەم پێشانگایەدا کە ئەم تابلۆیە و لەگەر ئەم تابلۆیە و ئەمە ئەوان من خۆم دروستم کردووە وەروەها ئەمەیان باز لە وەرزی پاییزدا دەکاتەوە هەروەها ئەوەشیان کە باز لە نیمچە وەرزی هاویندا دەکاتەوە ئەمەشیان هەروەتر ئەوەش وەرزی هاویندایە و ئەوەشیان کە بەرەو ئاخری وەرزی هاویندا دەبێتن و ئەمەشیان کە باز لە وەرزی بەفردا دەکات واتە مانجی 1 و 2دایە ئەمەشان لە وەرزی بەهاردایە و کاتێک ئەمە دەچێن بۆ سەیران یان شتێک کە دەبینم مناڵێکیان کەسێکی ترا کە گوڵ لە دەستەوە دەبێتن بۆیە باز لەوەیدا دەکەنەوە ئەمەشیان کە خەون و خولیای ئەوەیان کە ئەسپێکی دا هەبێت و ئەمەش ڕسمی ئەسپ و ئۆکسەکە بەشداریمان لەم پێشانگایە کردەوە و هەروەها وەک دەبینن ئەم تابلوانەمان دروست کردەوە منیش بەشداریم لەم تابلۆیە کردووە کە باز لە خۆشەویستی دایک دەبات لە بۆ منداڵەکەی و باز لە ئافرەت دەکات زۆر سپاس. من ڕێدوان فەتاح سوورە ئامادەی سەروەرانی قورآن پۆلی یازدەی زانستی باهم کۆمەڵێک تابلۆمان هینایە بە سەرپەرشتی مامۆستا دنیا وەک ئەو پێشانگای ساڵانەی هونەریە کۆمەڵێک تابلۆمان هینایە ئەوە کارەکەی منە ئیشەکە کۆلاجەکە قودوەکە لێرە ڕژایە ئەو ڕنگانی لێ بڵاو بووتە ئەو ڕنگانە مانای سروش دەدات سروش ئەزەوی ئیشی هونەریەکە یعنی بەس هونەری بەس ڕسم کێشان نییە پێک لە کاری دەستی و میوزیکی باشە ئێرانەمان کردە هونەریەکە ئێرانەشکاری میوزیکە میوزیکەکانیش هەموو کاری دەست خۆمانە بە دەستی کردیتمان ئەو ئالاتە میوزیکانش گوڵەکانیش بە خۆمان کردیتمان. ئەمڕۆ بەشداریمان کرد لە پێشەنگای ساڵانەی قوتابخانەکان و بە 8 تابلۆ کە هەمووی کاری قوتابیانە بەشداریان تیا کردو و هەمە جۆرە هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ. لێرەش کۆمەڵەت قوتابیانی بەهرەمەندمان هینایی مەکتەبەکەمان بەشداری لەم پیشەنگایە بکاتن بەسەر توانش بەشداریمان کرد و تابلۆیەکانیشمان گەلە جوان و باشن و هەمووی ئیشی دەستن و دەستخۆشی لە قوتابیانەم دەکەم لە یاریدەرم دەکەم لە ڕێنماییکاری قوتابخانەکەمان دەکەم چەند ڕۆژە سەرقاڵی ئامادەکردنی ئەو پیشەنگایانە و هەروە مامۆستای هونەری مامۆستا جوانش دەستخۆشی لێ دەکەم دەستی ماندووبوونیان دەکشم و ئیشاڵڵا هەروە بەردەوام دەبن و سەرکەوتوو دەبنە کارەکانیان ئیشاڵڵا پلەی یەکەم بەدەست دەینین هیوادارین هەموو مامۆستایان و قوتابیان ئەوانەی بەشداری ئەو پیشانگەیان کردیە دەستخۆشیان دەکەین و سەرکەوتوو بن. بەهەش تابلۆم دەست بەشداریم کردیە بە بەڕێوەبەری سد سەنا مدیرێمان و مامۆستای هونەرمان سد جوان بەشدارم کردیە بەهەش تابلۆ هەمویان ئیمنن ئیشی دەستی خۆمە ئەوانە لە حەڵقەی فیلمێک هەبوو حەزم لێ زۆر جوان دیار بکسەکە حەزم لێ ڕسمەکەی دروست بکەم مێرلین مۆنرۆ زۆر بەنابانگترین ژنی لەسەر هەموو دنیاە ئەوەش ئەنجلینا جولی هەری پۆتەر ئەوەش لە مارڤەڵ و باسی ئەوەکەی دەکەکە کەسەکان زۆر ڕوویان هەیە بە عەسەبیەتی هەیە بە فکری هەیە لێرەش هەمان شێوە لە فیلمێکیدا هەبوو حەزم لێ زۆر خەمدار دیار بوو ئەوەش هەمان شێوە لە فیلمێکی هەبوو ئەو ژنەکەش بە فکری ئەوەی دەکات بە غەمەکانی دەکات لە حیاتی دەکات لە ژیانی دەکات ئیش دەستەکانمە زۆرتریش هەیتم لەکنیش هەیتم حەزم لێ پێشانتانش بدەم.